دوای لە چاوم وەک خەوی من لە بسکت ڕەشتر مانگە شێوی من بڕۆ مەجنون بە لەیلای خۆت مەنازە کە ناوبانگی پتر دەرکرد ئەوی من لە ساتی ڕۆژ ئاوابوون و لاربوونەوەی قامەتی خۆر بسکی لەیل و تریفەی مانگ ئاسمان دەتەنن لەیلاش دێتە دونیا و دەبێتە فریشتەی شەو لەیلاکانی کوردیان دەکرد لە ڕۆژی کردەوەشیان لەسەر ئاشکرانەوە لەیلا قاسم ژنێکی چاوەدر سوزن بەسەر تاپای کوردستاندا بڵاوبووە هەروەها هەندێک لە چاپەمەنیەکانی ئەو سەری جیهان هەواڵی لە سێدارەدانی لەیلا قاسمیان وەک لە سێدارەدانی یەکەم ژن لە مێژووی سیاسی عەرەبدا بڵاو کردوتەوە بێگومان لە سێدارەدانی ژنە کوردێک بەدەستی ڕژێن ڕێگای پرشنگی خۆری گرتە بەر هەزاران چیرۆکی خۆشەویستی ئاگری و ئاراسی دەزانی چونکە ئاراس چاوکی خۆشەویستی و سۆزی لە ئاگریمەوە وەرگرتە بوو خۆی کرد بۆ لاکی هەموو سەرکەشەکان هەموویانی تێراو دەکرد هەموویانی داڵدە دەدا و ڕاز و نهێنیەکانی بەیەک دەگەیاندن بوو بۆ ژوانگەی ڕێبوارانی ڕێنای گەیشتن بە خۆر کچی ئاراس پەیمانی بەخۆیدا بوو کە پەیامی خۆشەویستی و ئازادی و نهێنیەکانی ئاراس و ئاگری بگەیەنێتە کاروانی خۆر بە پرشنگی خۆی من هەڵگری دەونی و جستەیی تێپەڕان دوای ئەوە گواسرایەوە بۆ هۆبەی 209 زیندانی ئەوی دوای خۆراگری 6 مانگ زیندان گواسرایەوە بۆ هۆبەی نسوان لە هەمان زیندان لە 19/12/2009 لە لەقی 15 دادگای ئینقلابی تاران کە لە ژێر فەرمانی دادوەر بەڕێوەچوو بە تاوانی دەرچوونی نایاسایی لە سنوور بە 2 ساڵ زیندانی هەڵبەسێردرا و بە تاوانی شەڕکردن لە ڕێگای پەیوەندی لەگەڵ پژان بە ئیعدام مەحکوم کرا شێوازی لێکۆڵینەوە لە مەلەفەکەی لە دەروی یاسا بووە حکمی ئیعدامی دادگای ئێران بۆ ئەو چالاکوانە سیاسی کوردە لەسەر بنەمای لێکۆڵینی 2010 لەلایەن ڕژێمی ئیسلامیەوە لە سێداردا فەرهاد وەکیلی چالاکوانی سیاسی کورد لەم ڕۆدا لەگەڵ 4 زیندانی سیاسی تر لە سێداردا فەرهاد وەکیلی چالاکوانی سیاسی ژینگە پارێز لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە وەکیلی لە 16 هەشتی 2006 لە شاری تاران لەلایەن مەئموری مەدەنی وەزارەتی ئیطلاعاتی جمهوری ئیسلامی ئێران دەستگیر کراوە وەکیلی لە ماوەی دەست بەسەرکردنی زیندانیکردنیدا ڕوبەڕووی توندترین ئەشکەنجە بوویتەوە فەرهاد وەکیلی سەرەڕای فشار و ئەشکەنجە بەردەوامەکانی ڕژێمی جمهوری ئیسلامی بۆ شەقامی هەرە گەورەی سنە بوو بە فەرزادی گەڕانگەری لەم بەیانیەوە گەورەترین باخچی مەهاباد بوو بە شیرینی عەنەمۆلی لە کاتزیوەی ئەمڕۆوە هەموو ئەو مناڵانەی لەدایک بوون ناوی فەرهادی وەکیلیان لێنرا لەمڕۆوە لە یەکەم گزینی دەم و بەیانەوە مەهدی ئیسلامیان بوو بە قۆمی وان لە شەفەقی ئەمڕۆوە عەلی حەیدەریان بوو بە تاقوستانی کرماشان دەفەرموون سمە لە سێدارە بدەن مەهاباد سەربڕن دەفەرموون نەهێڵن ناوانی ئێمە لەدایک بن دەفەرموون نەهێڵن باران ببارێ و مەهێڵن جیاسەوز بێ و مەهێڵن زەوی بژین منیتە لەمڕۆوە عاشقی چاوانی شیرینی عەنەمۆلی لەمڕۆوەتی شەعرمێنان کەم بە گوری گورانی بۆ ئاڵای شیرینی عەنەمۆلی لە ئیستەوە من تاڵێ لەژیەوە لە ئیستەوە من مینۆکی پەنجەی ئەوم لە ئیستەوە منێترەک ماوت و تەپێڵاوەی کە دوواجارێکەی کردو پێی جۆتە سێدارە لە ئیستەوە من باسنەی بەجێماوی دەستی شیرینی عەنەمۆلیم کۆماری سێداری ئیسلامی چی لە سێدارە نەدا لە حەولەوە بۆ شەعر لە شەعرەوە بۆ ژنون لە ژنە و بۆ نان و بۆ ئاو بۆ ڕووی وەتانی کۆماری سێداری ئیسلامی ئەوەی ناتوانێت هەرگیز هەرگیز لە سێداری بدات ئای دێ ئازادی ئای دێ ئازادی